کجا ام هندک زیادتر سروی بابتی راستین چما ویروسات ناف وام پلوران دا بلاف بویا و چهار سریاوی چیه؟ میوانه کی من هست برس دکتر مقداد آکری پزشکی فترنری و شارزاو برفبری بجین کرنتینا فترنریه لجلمنا بآك راس افدمه هوا باش بیتن اف نخوشیه اف ویروسی کود ناف پلوران دا بجین بلاف دبیتن جاری اشوی برسم هر وقت پاکیجا مجده هاتی نه یکم جاره اف جره ویروسات ناف پلوران دا بلاف بن هوکاری وی چیه بوچی اف ویروسا بلاف دن یعنی هوکار کم ترخمیا خدانم پلورانه یانجی نبونا چافدیری که باش زۆر سپاسان دەکەم بۆ ڕێخستنی ئەو بەرنامەیە بەڕاستی نەخۆشیەکانی پەلەوەر لەوانەش نەخۆشی نیوکاسڵ نەخۆشیێکی نوێ نییە بە نسبەت ئێمەوە وەکو پزیشکی ڤێتێرنەری نەخۆشیێکە ساڵانێکە لە هەرێمی کوردستان لە عێراق لە وڵاتانی دراوسێ تەنانەت لە وڵاتانی ئەوروپیش هەیە بوونیە یعنیەوە نییە بڵێ نەخۆشیێکی نوێ داخلی کوردستان ببێت و بڵاو ببێتەوە لە کردگەکانی پەلەوەردا هەروەها ئەو نەخۆشیە هەر چەندە نەخۆشیێکی کوشندەیە لە پەلەوەردا بەڵام کاریگەریەکی ئەو تۆی لە مرۆڤدان یا هیچ کارگەریەکی ئەو تۆی تەنانەت لەوانەیە ببێتە هۆی سووربوونی چاو لە هەندێک حاڵاتی دەگمەندا واتە نەخۆشی پەلەوەرە لە بنەڕەتدا هەروەها دکتۆر ئەم نەخۆشیە پرسگرێکەمە دەستپێکی ئەو نینە و کادێ نەخۆشی ئەو ڤایرۆسە دە کاریگەری سەر مرۆڤی هەبیت یان نابیتن نزیکی 8 ملیۆن مریشکان کو مردار ببن ئەvە زیانەکە زۆر بکەرتێ پەلەوەریە بە خوددانن وان گەیتن هەر مریشکێک ئەگەر نزیکی 2 کیلۆیان بیتن کەواتە 16 ملیۆن کیلۆ مردار بووینە بکێری خانە نایەن ئەس vê بپرسم باشە ڕزانێک ڤایرۆس ئەو ئامارەی بەڵێ یعنی بەنسبەت ئەو ئامارەی کە دەوترێتن سەرچاوەی ڕئیسیمە بۆ ئامار و تەقاریری نەخۆشی بەڕێوەبەراتی ڤێتێرنەریەکانی پارێزگاکان و ئیدارەکانە ئێمە 8 بەڕێوەبەراتی ڤێتێرنەریمان هەیە لە پارێزگاکانی هەرێمی کوردستان لەگەڵ ئیدارەکانی سربەخۆ بەڕێوەبەراتی ڤێتێرنەریمان هەیە و 95 بنکەی ڤێتێرنەریمان هەیە ئەوان هەڵدەستن بە بەدواداچوون بۆ نەخۆشیەکان پێویستە پرۆژەکانی پەلەوەری ئەمە هەرچەندە وەکو باسم کرد نەخۆشیەکە نوێ نییە بە نسبەت ئێمە لە پەلەوەردا هەیە بەڵام ئایا تا چەند ئەو 8 ملیۆنە ئەو عەدەدەی کە باز دەکرێتن ڕاستە یعنی ئەو 8 ملیۆنە هەیە یان کەمترە یان زۆرترە ئەوە بەڕێوەبەراتی ڤێتێرنەری لە ڕێگای تەقاریری مانگانە و ڕۆژانە و هەفتانە کە ئێمە پەیوەندیمان هەیە ئەوان دەبێ بۆمە بنێرن لەگەڵ هەمان کاتدا پێویستە پرۆژەکانی پەلەوەر سەردانی بنکەکانی ڤێتێرنەری و بەڕێوەبەراتی ڤێتێرنەریەکان بکەن لەو بەڕێوەبەراتی ڤێتێرنەریانە تاقیگە و پزیشکی پسپۆر هەیە تاقیگەکان هەیە ئامێری پێشکەوتووان هەیە ڕیڵ تایم PCRیان هەیە کە پشکنین بۆ ئەو نەخۆشیە دەکەن هەروەها لجانی تایبەتیان هەیە پزیشکی ڤێتێرنەری پسپۆر لە بواری پەلەوەر کە ئەو دەتوانێت بڵێ ئەوە چ نەخۆشیێکە ئایا نیوکاسڵە ئایا گەمبڕۆیە ئایا ئایبیە ئایا نەخۆشی تیکەیە چونکە نەخۆشی پەلەوەر هەر نیوکاسڵ نییە نەخۆشی ڤایرۆسی تر هەیە نەخۆشی بەکتریایی هەیە نەخۆشی کەڕوو هەیە لەوانە نەخۆشی ژەهراوی بوون تۆکسیفیکیشن هەیە مەسەن هۆکاری کیمیایی دەبێتە هۆکاری ینی چەندین هۆکار هەیە لە بنکەکانی ڤێتێرنەری و لە بەڕێوەبەراتی ڤێتێرنەریەکان ئەم پزیشکانە لە ڕێگای ئامێری پێشکەوتوو دەستنیشانی نەخۆشیەکە دەکەن و ئەو کات کە تەقاریان بۆ مەنارد ئێمەش ینی دەزانین کە عەدەدەکە چەندە بزەبێت هەتاکو ئێستا من پێشە و بەرنامەیەش پەیوەندیم بە بەڕێوەبەراتی ڤێتێرنەریەکان کرد گوتیان وەکو پێویست سەردانی ئێمە ناکرێتن کە ئەمە بڵێن چ عەدەدێکە ینی عەدەدەکەی بزەبێت باز بکەین بڵێن ئەو عەدەدەیە یان کەمترە دکتۆر نەخۆشیەکەش نەخۆشیەکی نوێ نییە بەڵام ئەمن هۆکارەکەی ئەگەر ڕخسەت بدەیت هۆکاری نەخۆشیەکە زۆرە بەس ڤاکسین نییە هەرچەندە ڤاکسین ئەوەی کە دابین دەکرێت بۆ کێلگەکانی پەلەوەر لە ڕێگای حکوومەتی هەرێم هەرچەندە خودی حکوومەت لەوانەیە ئەوەی نەکڕیتن بەڵام بە قەناتی موسساتی حکوومەت تێپەڕ دەبیتن لە بەڕێوەبەراتی ڤێتێرنەری پارێزگاکان دەست پێ دەکرێت لەوێ لە ژنێکی تایبەتی دەرمان هەیە ئۆتڕەی ڤاکسینەکەی بە وردی تەدقیق دەکەن
دوایە کە دێتە لایمە وەکو بەڕێوەبەراتی گشتی سامانە ئاژەڵ و ڤێتێرنەری لەوێش بە وردی تەتقیق دەکرێت لە ژانی تایبەت هەیە لەوانەیە هەتا دەرمانێک ئەوە دەکرێتن لەوانەیە 16 پزیشکی ڤێتێرنەری وردبینی لە سەرچاوی ڤاکسینەکە، جۆری ڤاکسینەکە، بڕی ڤاکسینەکە و هەروها دەرمانیش نەتەنها ڤاکسین هەموو بە وردی تەتقیق دەکرێتن سەرچاوی ڤاکسینەکە بزانین ئایا ئەو شەریکەی ئەوەی دروست دەکاتن GMP هەیە GMP واتە کواڵیتی شتەکەی دەگەینیت کواڵیتی معمەلەکەی دەگەینیت هەروها فریسیل ئەو لقاحەت تەزدیری چەند وڵاتان دەکرێت ئایا لە خودی وڵاتەکە بەکاردێت یان نا هەروها ئەناڵایز تەحلیلی دەرمانەکە ڤاکسینەکە بزانین لە چ پێکاتیە هەتا چەند کاریگەرە یعنی ئەمە هەموو ئەوانە لە مؤسساتی حکوومەت تەدقیق دەکرێت دواتر ئیجازەی هاوردن بە کۆمپانیا یان ئەو کەسەی کە دەیەوێت بێتن هەرچەند ئەوەی دەوێت مەرجی تایبەتی خۆی هەبێت هەر کەسێک ناتوانێت دەبێت کۆمپانیای تایبەتمەند بە هاوردنی ڤاکسین بێ پزیشکی ڤێتێرنەری کە هەموو مستەمسەکات و هەموو پێداویستەکان و مەخزەنی بەڕاد و هەموو هۆکارەکانی هەبیت ئەو جا ڕێگای پێدەرێتن بێتن ئەگەر ئەس داوی تشت ئەگەر ئەش جەنەبێ هەوە بزانم سەردەمی کۆرۆنایە دەخۆ کۆرۆناژی ئێک ژوان ڤایرۆسا بکل هەموو وڵاتان بەڵاو بۆلێ هەر وڵاتێکی گۆری ئەو ڕێکارێن وات گرتینە بەر ئەو ڤاکسینەوان دانا ئەو خۆپارێزیەوە زیانێ نوێ کێمتر بوون وەکو هونجی بەحەستکەن و ئەڤە گەلک وڵاتان هەیە نەکوت شتێکی نوێیە چ بێتەکرن کو خوددانێن وان پەلەوەرگەهات چ بکەن کو ئەگەر بێت و ڤایرۆس هەر هەبێت جی زیانەوەی کێمتر بیتن وەکو هەر وڵاتێکی دیە پێشکەفتی بێت چینا کو بابەت نە 8 ملیۆنن بلا 800,000 بن بلا 8,000 بن بلا 800 بن کێمتر بیتن بەڵە پرسیارێکی زۆر جوانە جگە لە ئۆترەی ڤاکسین کە زۆر گرنگە پێویستە هەر ئەو ئۆترە بیت کە لە منتەقەیدا دەسوڕێتەوە بوونی هەیە جگە لەوەی کە گوتم وردبینی تەواو دەکرێت ئەو جا ڕێگە بدەدرێت ئەوە نییە بڵێ هەر ئۆترەک بەزین بدرێتن جگە لەوەی پێویستە پرۆژەکانی پەلەوەر مەرجەکانی ئاسایشی زندگی واتە بایۆسکیوریتی ڕەچاو بکەن ئەوە چییە تاقیمکردن خۆپاراستن ڕێگەنەدان بە داخیلبوونی هەر کەسێک ڕێگەنەدان بە داخیلبوونی هەر ئۆتۆمبیلێک ڕێگانەدان ینی خۆپاراستن لە باڵندەی شیوی پێویستە ئەوانە ڕەچاو بکەن جگە لەوەی ئەو ئەلەفەی کە بەکاری دێنین لە پرۆژەکان پێویستە سەرچاوی ئالیکەکە باوەڕپێکراوێت چونکە هەندێک جار تەسەمم هۆکارێکە بۆ دۆبەزاندنی مەناعەوا دەکات کە ئەو ڤاکسینەی کە بەکاردێت وەکو پێویست کاریگەر نەبێ هەروها سەرچاوی ئەو جوچکەیە کە لە پرۆژەکە دادەنرێتەوە پێویستە لە شوێنی باوەڕپێکراو بێ بەکارهێنانی ڤاکسین لەوانەیە باشترین جۆری ڤاکسین بێتە کێلگەکە بەڵام لە بەکارهێنانی مەسەلەن کلۆری تێدا بێ کلۆر وا دەکە ئەو ڤاکسینە کاریگەر نەبێ هەروەها لە نەقلی ڤاکسین هەندێک جار زنجیرەی سارد کە پێی دەوترێت کۆڵد چین ڕەچاو ناکردرێ واتە ئەو ڤاکسینە لەوانەیە لە ئەسنای گواستنەوەیدا هەرچەندە کاریگەر بێ بەڵام کە دەگەڵ باشەکەی وەکو پێویست کاریگەر نەبێ تەمەنی تەلقیحات زۆر مهمە پێویستە لە ژێر ئیشرافی پزیشکی ڤێتێرنەری و هەر بۆیش ئەمە داوا دەکەین خاوەن کێلگەکانمان سەردانی بەڕێوەبەراتی ڤێتێرنەریەکان بکەن ئەوان پزیشکیان هەیە پزیشکی ڤێتێرنەری پسپۆر هۆبەی پەلەوەریان هەیە لەوێ تەشریح دەکرێت لەوێ مختبەریان هەیە پێویستە سەردانی وێن دەربکەن ئەگەر مردنێکی زیادی شەنە ئاگاداری وان بکەنەوە تا بزانین بزەبێت چەند دەمریتن و بەکاری تایبەت بژێرێتە بەر گەلک سپاس دکتۆر مقداد ئاکرەی پزیشکی ڤێتەرنەری و شارەزا و بڕێوەبەری کەرەنتینە ڤێتەرنەری کۆهین لەگەڵ مەبوون